پرسیارێکی کەمان بۆ هاتووە ئەڵێ سڵاو پرسیارێکم لە دکتۆر کۆنیشانەکانی نەخۆشی ڕۆماتیزمە چییە؟ ئایا ئەوانەی ڕۆماتیزمیان هەیە ئەتوانن حمل بکەن و نەخۆشی ڕۆماتیزمە ئایا بێ بە بەردەوامی عیلاج بەکاربهێنرێ؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە طبعاً خصلەتەکان یان سیفاتەکانی نەخۆشی ڕۆماتیزمە ئەوەیە کەسەکە هەست بە ئاوسانی جونگەکان، ئازاری جونگەکان، ناتوانێت جونگەکانی بجوڵێنێ و بە تایبەتی لە بەیانیانی زووە کاتێ لە خەو هەڵەسێ ئەڵێ دکتۆر هەموو جونگەکانم ڕق بووە تا ماوەی سعاتێک ناتوانم جونگەکانم بە باشی بکەمەوە، خەبەرم بۆ تۆ لە ناو جێگاکان ناتوانم هەستم چونکە هەموو جانم ڕق بووە. بەڕینسبەتەوەی کە ئایا ئەوانەی کە ڕۆماتیزمیان هەیە توان حملکەن باڵێ بەدڵنیایەوە توان حملکەن، بەس پێش ئەوەی کە بڕیاری حمل بن بڕیاری ئەوە بن کە بەتەمان سکیان هەبێ باشترە سەردانی پسپۆری ڕۆماتیزمە بکەن بۆ ئەوەی چارەسەریان بۆ دابلێ، چونکە هەنێ جۆری نەخۆشی ڕۆماتیزمی هەیە بە تایبەتی لە ئەوەی کە پێوتێ ڕۆماتۆید لە سایە 75 حاڵەتەکان لە کاتی حملە ئەتوانی حملێکی ئاسایی بەڕێ بکات و هیچ مشکلێکی نەبێت. بەڵام جۆریشکەمانەیە پێوتێ گورگە سوورە ئەم زۆرە لە نەخۆشیە لە کاتی حملە ڕۆماتیزمەکە بەرزە بێتەوە و بێڵێ نەخۆشەکە هەر ئەبێ زۆربەی کات بەداخەوە ئەمانە بە لەبارچوون کۆتاییانێ جا لەبەر ئەوە باشتر لە هەردوو جۆرەکە دکتۆری سپۆری ڕۆماتیزمە بیبینێ بۆ ئەوەی چارەسەری بۆ دابنێت و نەخۆشەکە لە کاتی سکپڕەکە تووشی گیر و گرفت نەبێت.